هاوڕێیانەوە کاتتان باش ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن ئەو کاتتان باش هاوڕێیان ئێستان دە قسە و باس لەسەر ئەو هێرشەی ئەوڕۆی یەکێتی دەکەین دۆسە پەرلەمانتار شیرینکاوە گەرمیانە ئێستان دە قسە و باس هاوڕێیان ببورن ئەمن یانی هەر بەخۆم بۆیە دەبێت لە پەیجەکان کەم بڵاوکەمەوە هەروەکو ئەرشیف چکو لە شوێنێک دەڕوا لە شوێنەکانی کە دەمێنێتەوە بەخێر بێ سەرچاو و هاوڕێیان ئەمڕۆ ساڕۆژی هەڵەبجەیە ڕێز و نەوازش بۆ شەهیدان و هەندێک قسە و باز ساڵیادی هەڵەبجەش دەکەین ساڵیادی هەڵەبجەش دەکەین من بۆ خۆم 12 ساڵ لە تەمەنم لە ڕێی مەسەلەی جینۆساید و ئەنفال و هەڵەبجە تەرخان کردووە قسە و باز لەسەر ئەوەش دەکەین بەڕاستی هەر یەک دەقەیت کە ڕادەوەستین قسەشکە ڕادەوەستین عەدنان کەریم ئەوە چی زۆر بەقووەتی هەیە لەسەر هەڵەبجە بەس بەڕاستی هاوڕێیان من بۆ خۆم هەموو ئەو هونەرمەند و ئەدیبانەی کە بە شانوباڵی هەڵوێستیان لە بەرەی دەسەڵات بووە بێ کەڕامەت بوونە ناتوانم گوێیان لێرە بگرمەوە گەنا بەڕاستی وەختی خۆی بەرلەوەی ئەو دوو مەدالیایە لە ملی عەدنان بکرێتن زۆر جێم لێ ڕادەگرت یەکێک لەو هونەرمەندە وەکو هونەرەکەی ڕەسەنە بەس کە ئینسان کەڕامەتی لەدەستدا کە بێ هەڵوێست بوو یعنی ئەمە ناتوانم گوێ لێ ڕابگرم بەڕاستی ئێستا تورکی هیچ تێناگەین هاوڕێیان بەس هەر حەز دەکەم گوێ لە ئەحمەد قایە ڕابگرم حەز دەکەم شتی یەرماس کۆنای بخێنمەوە گوێ لە قادر کابان ڕادەگرم جێ لە هەموو هونەرمان هەڵوێستی لەگەرە تۆ ئەنەرخیت دەدات یعنی نموزەشی جوان و ڕۆڵی پێشەنگایەتی خۆی دەبینی بەس وەڵڵایم تاقەتم نییە ئەگەنە عەدنان کەریم لە ئەو ڕووکە بە من بە قووەترین سرودی هەیە لەسەر هەڵەبجە و ئەنفال دەست ناتوانێت ئینسان جێ بداتی بەڕاستی هەر یەک دەقەیت کە هاوڕێسە دەست پێ دەکەین هەندێک قسە و باز دەکەین کام عەنتەری یەکێتیەکانیش لێمان بوونە شەقاوە لەیان لە پارتی دەگرت بەخوا دەرێ ئامۆزای یەکن هاوڕێیان بەخێر بێن دنیایەک ڕێز و خۆشەویستیە یەک دەقەیت کە ئێستا دەست پێ دەکەین هاوڕێیان دنیایەک ڕێز منەگوتم لای من هەر ئەوەیە وەکو شەعرە وەکو ئینسان کە خۆڵقی لۆ شتێک بوو بەڕاستی ئەوڕۆکە و ڤیدیۆم دیت ئەو هەموو یەکێتیە سەرسەریا بەورن هێرشیان کردە سەر هاوسەری کاوەگەرمانی دیارە بەشە چی وەکو مەسەلەیەکی ئەخلاقی لە بۆ ئێمە یعنی شەید کاوە لە ڕێبازێک شەید بووە کە هەموومان قەرزارینە ئیتر خێزانەکەی کاتێک ڕوبەڕوو دەبتەوە فشار دەبتەوە بە دەرلەوە یعنی ئێستا هەڵەبجە تو لەسەر گوتنەک باڵتەجی یەکێتی هێرشی بکەنە سەر ئاخر بێشەڕەفیە ینی بەجددی ئیان لێ ڕسوا بکرێت و بەرلەوەی برسمە سەر ئەوەی بەڕاستی ئەو گۆڕانانە خەڵکی گۆڕان زۆر بێکەڕامەتن ئێوەی گۆڕان زۆر بێکەڕامەتن و زۆر درۆزنن من دوو نمونەیان لێرە لۆ دێنمەوە گۆڕانەکان تا ئەنوەر ڕەخنەیەک لە شیوان بگرە 1000 زمان پیس لێ پەیدا دەبی 1000 زمان پیس لێرە لێ پەیدا دەبی کەچی ئەو شێخ جەعفەرەی هاتە گولەی بە گۆڕینە و شیروانی وەنا تەحەدا دەکەم یەک گۆڕان جورئەتی کرد بیتن
نەوشیروانی کە هاتە ئەوروپای بکەوی کەت بتە دووی لەو سویدەی دەسوڕاوە ئەمە لە دووی بووین من قەزم لەوەیە شیرین ئەندامی ئێوەیە لەسەر لیستی ئێوە هاتە ئەوە دوو ڕۆژەکە کوڕی عەلی با پیری ڕۆخۆی لە دوانەشیدایە چەقە کتانە هەزار جوین بەیەک دەدەن لە گاتێکدا لە غالب نیمە مردی دەکرێ ئیهانە دەکرێ لە شیرین کاوە گەرمیانی دەدرێ بێ کەرامەتی ئەو گۆڕانانێکی قسەیان نییە دێر ئەم دەڵێمانە قسەیانە هەیەە قسە دەگەن شەرم لە خۆتان ناکەن دیفاع لە پەرلەمانتارێکی خۆتان ناکەن با بەواز لە ئازادی بینەوە دیفاع لە ئەوەی خۆت بکە یعنی عومەری سەید عەلی گرنگتریان شیرینی کاوە گەرمیانی هەیداوەشێن ئەو گۆڕانانە کە ئەوەندە زمان گەورە و قسە زل یەکێک گۆڕان بێت گۆڕان خواز بێت ڕاستەقینە بێت شیرین کاوە گەرمیانی لەگە مەبادی ئەکانی دەگونجێ نەک عومەری سەید عەلی ئەمە بڕابکە ئەوەندە سووکە ئی هەندێن یە قسەی لەسە بکەم 2017 قسەم لەسە کردێ کە عومەر چ چەق و چێشێک بووە لە شێستەکان لە ئەفتاکان بڕۆ بەپرسم بزانە چ چەق و چێشێک بووە ئەو دوو برادەری لەو کوژە گەندەڵی وا چییە لە سویدیش بەڵگەم بڵاو کردەوە کە مەعاشی هەیە عومەری سەید عەلی لا درۆیانە چێ بەو ئاخیری عومرە دێ وەڵی هاوڕێیان من 2017 باسم کە سەر لێرە بەر لەوەی بچمە سەر باسەکە ببورن دەمێ ئەوە بڵێم یعنی قادری کۆچ کردو قادری عەلی بە تەلەفۆن وەجارە چتکولێمان پرسی لە مەسەلەی ئەوە لێرەش بە خۆی داوای کرد یارم ڕێزی تایبەتی مێلۆ کا قادری لەبەر ڕێزی لە خۆی کرد ئینسان کە ڕێزی لە خۆی کرد سیاسی بی ئەوبی داوای کردانیشتی نەسوید پێمان گو مەسەلەی ئەو گردەی ئەو دەمی گەرما و گەرم بوو 17 بوو وتی وەڵای ئەوە بناس من وەکو ئەمانەتە چمێژووی لە لایویش باسم کرد ئەو دەمی ناوی قادرم نەگوت بەڕاستی وەکو ڕێزگرتن بەس گوتی بێم نەدبە وتی نەوشیروان باجی کردینە 2007 بەر لەوەی حزب دروست کە پێی گوتینە وەرە تەوزیع دەکەم لەسەر 4-5ەکان ئەو ناوانەی گۆترا 4-5 وتی یەکەم کەس ملازم عومەر پێی گوت بە هیوام من کە ناوی باز دەکەم جارەکەی درژ باسم کرد ئەوە تەتوان بە خۆتان بچنە ملازم عومەر پرسن ئەگەر درۆبی وتی ئەو گردە دەدرێت هەر 4-5ەکان وتی وەڵامیش ملازم عومەر پێی گوتی ئەنیا منە لێرە بچمە خوارێ کوڕەکەم میراتی لۆ دەبینێت وتی ئاگوتی وەڵام من ئەوم ناوێ وتی قادریش گوتی ئەمنیش پێم گوت ئەمن ئەو شتەی ناکەم بەهەرحاڵ یعنی عومەری سەید قەزم لەو نمونەی وەدێ عومەری سەید عەلی بۆ ئاخری عومرە درۆ دەکەی کەچی ئەو هەموو گۆڕانە دیفاع لەوەی دەکەن وەڵای کاکە بە خۆشی بی بە ترشی بی هەولێر گوتەنی ئێوە تەواو بوونە حسک لەبەرەوەی هیچتان نەچان درۆزن دەرچوون هێزەکی زۆر درۆزن دەرچوون خۆ بە زۆرم لێ نییە یعنی من حەقم لە کوڕی عەلی باپیر نییە بەس هێزێکی بوو دەڵێن یەکێک لە بوو دەڵانی تاوە بزانە جملەی وات بێتاقەت دەم بەس غیرەتان نییە لە غالب دەدرێت لە شیرین دەدرێت هەر ئەو دەنگانەتان مایە ها قسە ناکەن هیچ یان ئەو پەڕی بە حیزانە قسە دەکەن بەڵام وەرە دوو قسەی ڕەخنە لە عومەری سەید عەلی دەگیرێت دنیا خرا دەکەن هاوڕێیان هاوکات بەڵێ بچمە ساڵیادی هەڵەبجەش یعنی ئەوڕۆ کەمال مەزەر مرد خوا وجدانتان یعنی بە وجدان من بۆ خۆم ئاوڕێیان بۆ زانیاریتان ئەو ئەمنی ڕوانی تاریخ کرد کەمال مەزەر بوو کەمال مەزەر لە ڕووی بابەتی مێژووی یەکێک لە مێژنووسە دیارەکانی کورد بوو و زۆر بابەتی بوو قەومی نەبوو کەسێکی یعنی بە بابەتیانە دەینووسی علمیانە بەڵام کەسێکی زۆر ئینتیهازی خۆپەرست بوو من چەندین نمونەم لێ دیت بڕوا بکەن کوڕەکانی شیری ئەماغەی چونەکەنی گوتیان بەڵگەیەک پەیدا بکە کە بابمان دەست تێدا نەبوو لە تەسلیمکردنەوەی شێخ مەحموودی نەمر یەکسەر مەقالەشی لەسەر نووسی بڕوام پێ بکەن من چەند جاری تریش ئەوم گوتووە ئەوە لە 97 نووسرا کەمال مەزەر لە جەریدەی برایەتی نووسی وتی هیچ بەڵگەیەک شتیوا ئەوە بکات دوو کەمال مەزەر دنیایەک مەتعی سەدامەکە ئەنی خەڵکە کە مەتعی سەدامی کرد ئێستا گەنجێک تووڕە دەبێت خەڵک تووڕە دەبێت شتێ بە سەدام فاشی بوو تو کەمال مەزەر مێژوونووسی دیکتاتۆرە کو دەکرێت بچی مەتعی هیتلەر بکە مەتعی ئەتاتورک بکە مەتعی ئەردۆغان بکەن ئەوانە لە بۆ ئینسانی سیاسی گران لەسەریان ڕادۆستی بەهەرحاڵ حتا لقایان لەگەری کرد لە سبەی دنیایەک پاسایل و پارتیوێکی تێناوە کەمال مەزەر
بەدەر لەوە ئیمزای لە بۆ مەسعود بارزانی کرد لە هەموو ژیانیشی لە 2023 لە کوردستانە 18 ساڵ ڕۆژێک نوتقی لە دەوی نەهاتە دەرێ ڕەخنەیەک بگری لەو سیستەمە لەو هەموو ناعەدالەتیە بۆیە مردنی وەکو مێژوونووسێک وەکو تێکست نووسێک بێگومان خەسارەتەکە بەڵام هیچ جوانێکی فرێ نەدە ناو کۆمەلگای کوردی چکو هونەرمەند و ئەدیب دەبی شتێکی جوان فرێ دەنە ناو کۆمەلگا هەتا ئینسان ئێسان بۆ خۆم لاسای یعنی معجبی کەمال مەسەری بووم کو ئەوگۆ هەن عاشقی هەیە نازانم ئەو ئەدیبەیە ئەو هونەرمەندەیە بەخوامە وەختی خۆی وا بووم شەرم لەسەر دەکرد بەس دوای ئەو تەلەفۆنەکەم لۆ کرد گوتم دەمانێت لقاکە لەگە بکەین گوتی ئەخرم نازانم کەی مەسعود بارزانی استقبالم دەکا بڕوا بکەن لە 2030 کوتم مامۆستا ئەمە تومان لە سەتی مەسعود و جەلالی گەورەترە کەسێ دوێری نازانم کەی استقبالم دەکەن بەهەرحاڵ کۆمەڵێک تێکستی جوانی مێژووی نووسیا بەدەر لە هەموو سەرنجێک لەسەری بەڵام کەسێکی زۆر هەڵپارێز بوو ڕۆیادی هەڵەبجەشە سەری ڕێز و ناوازش بۆ یادی هەڵەبجا بۆ شەیدانی هەڵەبجاوانێک کە بوونە قوربانی هەم ڕژێمی فاشستی بەعز هاوڕێیان زۆر خەتەر دەکرێت کە مەتعی سەددام دەکرێت کە مەتعی بەعز دەکرێت لەرقی پارتیوێکیتی ئەو زۆر غەڵەتە ها ئەوە زۆر غەڵەتە کەس نەبووە سەددام و ڕژێمەکەی کۆمەڵێک تاوانیان کرد ڕاستە ئێستا باز دەکەین پارتیوێکیتی هۆکار بوون ئیلای لە ئاخیر بەڵام لە تەک ئەوە سەددام فاشی بوو سەددام خۆ هەوارەکانی ژوە نەبوو خۆ لە ئەفتا کوردی فەیلیشی چی نەکرد هەمووی قەتل و عام و ئەنفال کرد من ڕابۆرت مناڵ هەیە لە ئیمارات دۆزرایەوەی منداڵەکانی ئەنفالی فەیلی ناوەکەشی هەیە و ئەم بڵاویشم کردەوە یعنی خۆی چوو بە سەفارەت داکوبابی خۆی دیتەوە ئەنفال فەیلی خۆی چیان نەکرد کاک سەددام پرۆژەیەکی فاشستی بوو بەعز ناکرێن گۆ دیفاعی لێ بکەن لە ڕقی پارتیوێکێتی ڕاستە لە هەموو شتێکی لەوانە قانونی تر بوو لەوانە باشتر بوو بەڵام فاشی بوو بەهەرحاڵ هاوڕێیان بۆیە ڕاستە یەکێتی پارتی هەریەکەیان بە پێش سوپای پازاران کات بەهانەشی باشیاندا سەددامی کەلیاندا بەچە چیمیای هەم لە عاجۆمەران ئەو هەموو بارزانانی ڕۆی هەم یەکێتیش کە سۆر دەیزانی پێشتێش 1970 کە بە چیمیایی لە گوند و لە شوێنان دراخۆ یەکەم جار نەبوو ئەوی هەڵەبجەی 17 جاری کە پێشتر لە ئەوە درا بۆیە ئەو قوربانیانە ئەگە بەشەشی سەددام بن بەشەشی جەلال و مەسعود و نەوشیروانیش بەڕاستی ئەو سەیە تەقیماتی سیاسیان زۆر سەقەت بوو و هیچ باچیان پێنەبوو لە کاتێکدا نەوشیروان بەخۆی باسەکە 84 ئەوە تارق عیسا ڕەشێ لە فەریدون عەبدولقادر لە بۆیان هینابەوە گوتیان لێتان قبوڵ ناکەین تەسیق لەگە ئێران بکەن واتان لێ دەکەین بە هەموو چەکێک لێتان دەدەین ئەوە دەڵژێن یعنی هیچ گیان لێ نەبەدە ڕێیان لە خەڵک گرت کۆمەڵێک فاشتیان کرد هاوڕێیان هەموو ئەو شتانەی کە من ئێستا باز دەکەم یان ئێستا دێمە سەری یان ئەوەی باز کرا بە هیچ هێزێک تازن پاشەکشەی پێ ناکرێت نە بە شەق نە بە زۆرم لێ نە بە سەرکوت ئەوە مێژوە تۆمار دەکرێت هەر کەس چ مێژوەک لە خۆی تۆمار دەکا وەچی جاشک وەچی ئەمناک وەچی کورە لە 67کان ئەوانەی جاش بوونە نەک لە ئەوەکان تۆ ئەوە دەتە لە کا ئیتر دەبی ئینسان ئاگای لە خۆبی هاوڕێیان یعنی بێمە سەر بەوەی نەچینە سەر ئەوە بچینە سەر لوبی مۆزوعەکە بەڵام ئەمڕۆ ساڵیادی هەڵەبجە بوو بەداخەوە ئەو دوو هێزە بڕوا بکەن هاوڕێیان ئەو ڕۆژەی چاک دەرگای قفلی مەسلەی هەڵەبجە و ئەنفالی داواز بوو ئەمە دوورکرد ئەم بۆ خۆم دوورکەتمەوە لەبەر ئەوەی هەستم پێکرد هیچ فەرق نما لە مەعبەنی سەرۆک جاشک و مەسئولێکی یەکێتی پارتی زۆربەیان هەمان تاوان هەمان ناپاش بڕوا بکە بچینە چیای دوو تەقەی بەو حکوومەتەی وە بنێن بڕواکە بە چیمیایی و ئەنفالی لێمان دەدەن بە چیمیایی و ئەنفالی لێمان دەدەن سەرۆک جاشە کە پێشمەگەی تەسلیم کردە فەرقی چ لەگەر ئەو هەموو تاوانەی پارتی ویشتی دەکەن بەتایبەت ئێوەی پارتی دەوایری ئەمنی بەس ئەوە باسمان کرد پێرێکە زۆر قانونی تر بوو لەو دەوایری ئەمنی پارتی ئەنەزە بە من دەمە یەکشت بڵێم کورە زۆر شەرمە هەر یەکە شتێکی هەیە وەرن لەگەڵ ئێمە باسکەن وەرن غیرەتتان نەبی خۆ ئەمە بە کەیف خۆمان دەسوڕێنەوە کورە زۆر ترسنۆچیە ئەنگۆ پڕ دەدەنە ژنێک یان پڕ دەدەنە خەڵکی تر بە فاعلە ڕئیسەکان ناوەست ئەوە لوتکەی بێ ئەخلاقی بێ شەرەفیتانە هاوڕێیان ئەوڕۆ شیرین کاوە گەرمیانی لەگەر چەند پەرلەمانتاری تر هەوڵیاندا قسە بکەن ڕێی خۆیان دەربڕن لەسەر کۆمەڵێک شت
يعني بدەیان چەندین پەرلەمانتاریەکێتی وەکو پارتی ئێستا ئەوەی باز دەکرێ ئاڕیان پارتی وێکێتی هەردووچیان کۆمەڵک چەقوەشێنیان هەیە کۆمەڵک بۆ کسوەشێنیان هەیە کۆمەس کەسیم شاغیبیان هەیە ناو پەرلەمانیان دوسێ گروپیان هەیە گروپیان هەیە بەس بۆ کەس دەوەشێنی لێ دەدا هیچ ئەوە ناگەڕێتەوە ئەنی ئەوە مەفرەزەی گروپەشێنیان هەیە ناو پەرلەمان بڕوا بکە لە پارتی وێکێتی گروپیان هەیە غڵبە غڵب دەکات تەشویش کو تەشویش دەخەنە سەر ما لە هەموو شتێک ئاوە گروپی تەشویشیان هەیە ئەی باز دەکەن غڵبە غڵب دەکەن وەختێک معارەزە و شتێک ئەوانەی ڕەخنە دەگەن دەکەنە بۆڵە بۆڵ گروپ بەشکەشیان هەیە زۆر دەیەوێ خۆی وەکو ئەوە پیشامدا بەڵام هەر سێ گروپ دەوری زۆر خەتەر دەبێت بەس کورە زۆر سەیرانیا من ماوەک لەوەبەر بازکرا بڕوا بکە دەیان گوت یعنی تەوزیع بوونە تۆزیع لە کورسی شتەکان هەیەە لە ناوێکێتی و پارتی گروپی مەفرەزەی هجوومیان هەیە لێ دەدەن لە پەرلەمانتار ئیکاکە گوڕ ئەی هاوار پەرلەمانتار قەشمەریخانەکە دوو لە ژن بدەی لە پیاو بدەی بە بۆ کەس بووە شوێنی وەکوی لە پەرلەمانتارەکەی نەوەی نوێ درا ئەو ئێستا لە شیرین درایە چ بێ شەرەفیەکە چ بێ شەرەفیەکەی باشە بە ئەوە پەرلەمانتار لی بدرێ دەبی خەڵکی ئاسایی چییە دوایە چێتیە بێ شەرەفینە ئەنی بەجددیمە ئەکوە تا دوێنێ گرەیتانە پارتی دەکرد کە لەنەوەی نوێ درایە ئێ باشان گواستان لە ئافرەتە چشتاندا لە ئافرەتە چشتاندا لەسەر چش شتێکی مێژویە کە تازە تاپۆک تازە باس کرێن لەسەر کۆمەڵک شتێکی خراپتریشتان وەڵا لەسەر باز دەکەم ئێ باشەوە خۆمە مزاهرە مازتان کردی خۆمان شکایەتمان لە تاالبانی کردی خۆمە دەیان زارگوتمان تاالبانی ناپاکە خۆ ئەو ڕۆنی لە 2005 دەستمان بەو هەڵایە نەکردی خۆی شیرین ئەو ڕۆگۆ دیدی 20 ساڵ لەمەوبەر ئەمە باسمان کردیە لە کەیسی خەزرەزیرە یعنی ئەنگسا ئەنگۆ خۆ بە ئەنتەریاد نابی کاکە وەڵای ئەوە مێژووە تۆمار کرا لە کێ بە نیچەوانی پارتی وێچێتی مەسعود و جەلالی لە کێ لە کە ناسڕێتەوە یعنی ئەساوە من وس کرد بم قسەم نەکرد یەکەشکە قسەی نەکرد بەس تاریخە تۆمار کرا بە ئەنتەریات هینگۆ ناکرێ ئەنی ئێوە نازان کەستانیە مسەقەفی ئینسان دەبی ئاگای لە خۆبی حزب کەس لە تاوان دیگە لە ناپاچی بە بۆ کەس یعنی سەدان تاوان ئەو سزنی ڕایەتە بە هەزاران کەس شتی زۆر بەسیت ڕایەت ئاڕێیا من دەمە یەک شتی کرد نسمە ناوەوە لەو ماوانە کۆمەڵک دیدارمان کرد خەڵکی ئەڵێ ئەترسم کورە بابە لە ڕایەت ئێستا زیندانی سەری ڕەش و ئاکرێ لە چاو ڕایەتی شیراتۆنە بۆ زانیاریت وەزعی ئێستا هەر دەرێ شیرین پاڵاسە دێم دەگەی زیندان تازیب و شت ئێستا زۆر کەم بووە نەمایە ئەوەش هەموو خەباتی ئینگۆیە بۆیە دەتت بلەکە هاوڕێیان ئەو پەرلەمانتارانەی ئەوڕۆ هێرشیان کردیە بە بۆکس ئەولیاندایە ئەوە دەبیان سێ دەبە بە شیرین کاوە گەرمیانی کردی پەرلەمانتاری بەناو گۆڕان گۆڕانەکان ئەوکو گوتمەوەندە بێ شەرەفن بەقەت جملەکەی ئەو سەرۆکە گەندەڵەکەیان وا زۆر پاکە عومەری سید عەلی بەقەت ئەو جملەی کوڕەکە عەلی ئەوەی خەمیان لێ نەخوارد دوسێ بتڵیان تێگرتی ئەوانەی بتڵیشیان تێگرتی سەرباز دەکەن و هێرشیان کردیە لێی بدەن ئەو گروپانەی تر یعنی ئەوانەی پەرلەمانتارەکانی کۆمەڵ و نەوەی نوێ و نازانم یەکگرت و هەندێکی گۆڕانی خۆیان دیفاعیان لێکردی ئەگەنا بڕوا بکات زۆر لەوەی پارتی خراپتریان زۆر لە کوڕەکە حەسەن میرخان خراپتریان لێکە لەسەر چێش هەر مجەڕەد ئەوەی گوتیە ئەو کچان فالە ئەو قوربانی ئەو سیستەمەیە ئەوانە ئێستا باڵا دەستن و ئەوە تارق ڕەمەزانیان قوتار کرد کە باشە خۆ تارق ڕەمەزان نەک جەریدەی ڕۆژنامە باسی کرد ڕۆژنامە لە شتێکی ئێمەی بەختبەختی خۆش ئەو هاوڕەیەکمان هەم ناوی گەبارچیایی ئەو لە قائیلەکە کرد لەویان بردو دزی باسیشان نەکرد بە هەر حاڵ بەس ئیکاکە بەس ئەوە ناسڕێتەوە کەیسی تارق ڕەمەزان تازە بە نیچوانی تاالبانی ناسڕێتەوە بە نیچوانیەکێت یعنی ئێستا بۆ کسەک و بە دوو بە ئاوی ئازاد گەڵاڵی سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەوە دەبەوە شوێنەگە یەکێتی سەرکۆ ئازاد گەڵاڵی نات بخینەوە چەق وەژن ئەتو ڕەنگی ڕەخنەش لە کوڕی ئاراسی ئەسوی میرخان برێماری ئەو کوڕەی ئەسوی میرخانی بگری وەنیە کە لە کوڕەکەی ئەوەیدا سەرکۆ ئازاد گەڵاڵی
کاروان گەزنەی کورە عیبە کاروان بەجددی مەشەرم لە خۆتان کە کەس نا لە شیرین کە ئەوە ئامێ گەرمیانی کورە مێردەکە تا شەهید کرد ئێستا بە هەموو یعنی غیرەتایەتیتان چییە دەچی لەوەی دەدەی بە ئەوەی دەکەی باڵام بۆ غەزەمە بەڵام بۆیە وەخت خۆی لە سوید بوو باڵام بۆ ئەو ژنانە زۆر دوێنی بازاڕیان پێک گوتوە سەلما ئەوەی گوتی ئەریەکێک لە ئەلکترۆنی ئەوەی کرد 5 ساڵی بگرن ئەو کچە ڕۆژان هەژان سەلما ڕۆژان هەژان هەرسێ ئەو 5-6 پەرلەمانتارە سێ دەبعیان لێدایە چەند قارەمانێکن باشەوە ئەوەندە قارەمان بوون بۆ کۆسەوە سوورتان دەرکرا چتان پێکرا هەر لێ نەگەڕا بێتەوە ژۆری محموود سەنگاوی ئەوە کرا چتان پێکرا دەیان کادیرتان گیرایە بێغیرەتینە ئەمە خەمی لێ دەخۆین چتان پێکرایە کادیرتان نیوە تیرۆر نەکرا پارچە کرا بەل ئەوە چتان کرد لە فشە زیاتر چەند جار ئیهانەی قوباد و ئەوەتان کرا نەوێرانە هیچ بکەن بۆ خۆتان ئەنتەر دەگەن لەسەر ژنەکی ئەنفال کە بێ پشت و پەنایە تخوا شەرم ئەوەی ئەنیوە چ غیرەتایەتێکتان هەیە چ کەرامەتێکتان هەیە هێرش دەگەن لەسەر ژنەکی کە هیچی ئەوە نییە کەی ئەنگۆمان دیت لەو هەولێرەی غیرەتان هەبوو لە تۆڵەی ئەو هەموو شەهید و ئەنفالتان بە سەدان کەستان ئەنفال کە سەدان نا بەس نزیک 100 کادیرتان ئەنفال کرایە دەیان کادیرتان ئیهانە دەکرێت دەگیرێت کەی ڕۆژێک ئەنگۆ غیرەتتان هەبووە هادی شاوێ ساتە ئێرە بێ غیرەتی نەوەراوە با کۆمیتەی سویدتان برێ ئەمە چی شکایەتم لێ کرد بکوژی مامە ڕیشە و شەهید ئارام بوو یەک گێچێتی غیرەتی نەبوو بێت لەگەرم شکایەت بکە بفەرمونون یەکێکتاوە بڵێ 2009 بڕوا بکە یعنی زۆر بەس ئێستا ڕەنگی یەکەشیشیمیان بکەیتە بەدەستی بەخۆ پارتییان خەڵکەکی فەقیریان کورە با بۆ سیفەتی حیز کە بە مەفهومە سیاسێک کۆمەڵایەتی سیاسەکەی ترسنۆکە ئەتوو بچی پڕ دەدەیەکە کە هیچ ئەوەی نەبی یعنی چه ئازادیەکە ئێستا شێوانی لە ژۆری پەسترایە مەسرور بارچانی بە کەیف خۆت بڕیار دەدەیت چه ئازادیەکە یەکێکەکان پڕ دەدەنە شیرین کاوە گەرمیان چه ئازادیەکە لە ترسنۆکی زیاتریستن ئەنگۆ لەو هەولێرەی ناوێرم برن لەل کلک و جێتان نیوەی مەکتەب سیاسی سەرکردایەتەن لاهور ناوێری بێتە هەولێرێ ئەوە دوێنێ فلیمی مەسئولەکی گەورەتان بڵاو کراوە یعنی چ شەرم لە خۆتان ناگەن پڕ دەدەنە ئافرەتە گیان خۆتان لەسەر خەڵکەکی ئەوە دەکەن کورە شەرم لە خۆتان بکەن من پێتان دەڵێم ئێوە بێغیرەتن نەک لە هەولێرە لەوە ئەوروپایش دەیان کەس هەیە لە ماڵی هادی شاوێز تەحشین شاوێز خەتەرتربی دەوەرە هاتە ئێرەدا من تەحەدا دەکەم ئەگەر یەک گێچێتی هات لەگەرە من بی ئەمە چووی مەشکایەتم لێ کردیە ئەوە هەموو یەکێتێکان دەزانن نەدەوێران بکوژی ساڵیادی ئەنمامەڕی شەو شەهید ئارام کرۆ وەڵڵا درۆی دەکەن لەبەر ئەوی غیرەتتان هەبایە دەتانتانی لە ڕووی قانونی بیکەن بۆیە سەرکۆک ئازاد گەڵاڵی خوا شەرم لە خۆت ناکەیت دەبەی لە ژنان دەگری کاروان گەزنەی یان باڵام بۆ بخوا ئەنتەری گەورەن ئەوەش قەمپاڵگیریان هەیە هاوڕێ قەمپاڵگیر ئەو ژنانە کوربابە وەڵی وسکت بن یعنی پارتی کەرامەتتان دەشین ئەم کەنجێ یان سەرۆکی پەرلەمان ڕێواز ئەفەندی لە هەموو سیف ئەوەی پەرلەمانی هیچ سەرۆک پەرلەمانێک بە ئاست و بێکەرامەت نەبوو بێکەرامەتی سیاسی هاوڕێیان ئێمە ئەو شتانە دەرێن دوێن نییە مەسەڵەن وەکو هەتا وشەی باڵتەجی مەسەڵەن مرادیفەکی سیاسی بۆ هاتە ناوێ بێکەرامەتی سیاسی ئەوەیە ئەتوو هێمن ئەورامی دەچی نەسر حەریری دەباتە ناو پەرلەمان بە کەیف خۆی دەرێت یەپەگە تیرۆریستە توش ناوێری برێ لەل گەورەترین جەلادی کوردی ڕۆژ ئاوا دەبەنە ناو پەرلەمان ئەتوو سەرۆک پەرلەمانی بەسە بەسە توش دەکەوێ غیرەتت نییە برێ قبوڵم نییە لێت ناگەرم پێشوازی لە پاپای بکەیت
وەرەقەت لەسەر سۆرە عومەری پڕ کردەوە دەبی وەربژیرێتەوە هەر حسابی هیچیان لۆ نەکردی ئیتخوا شەرم لە خۆت ناکەی ئێستاکە خۆ گوفەکەی وەڵام من لێ ناگەڕم شیر کاوە گەرمیانی بێتەوە زۆرێ چی یان ئێستا پارتی جێت بگری فرت داتە ئەو دیوی چت پێگرێ مەگەر کەممان دیت لێتان دیت کۆسرە ڕەسووری گەورەتری لە مەحموود سەنگاوی عەندەرتری چ خۆتان لەسەر خەڵکەکی فەقیر و هەژار دەکەنە عەنتەر ئەنگۆ یعنی بەڕاستی چ خۆتان دەکەنە ئەنتەر لەسەر خەڵکە کە دەزان دەسەڵاتی هەیە فەرموو ئەما و کاتمە حسابتان دەکەین کە خاون کە لەو پەرلەمانە یەک جار غیرەتتان هەبوایە یەک نمونەتان لە بەرامبەر پارتی هەبوایە بۆیە ئەو پێشەش کەسە بوونە هاوڕێیان ئەوەیان کردیا زانم سەرۆشی پەرلەمانم شتە شیوام دیت کە دەری لێ ناکەم شیژم بێتەوە زۆرێ باشە تو ڕێواز فەندی یەک مێژوو لە خۆت تۆمار کرد لە شەرم زیاتری چ کرد نییە لێلا من خۆشترە ئەو ژنا سۆسیال دیموکرات و هەڵا هەڵا و کورد چەقووە شێن و وەڵا دو عەقوانە بوو یەکێتیش بی بچێتی بانگەشەی دی سۆسیال دیموکرات بڕۆ لە نابی یەک گرت و کۆمەڵ بەجددیمە ینی ئەو ناو سۆسیال دیموکرات مە خەڵکی مەدەنین ئەو عەقڵێتەی ئەنگۆ هەیتان ئەو عەقڵێتێکی فاشیە فاشێتەوە لە پەرلەماندار بدەن و خۆش مزادەش مەکەن لە نۆتیەکەوە لە عەلی بۆسکانی و مەحەمەد حەلاق و مامۆستا ئەمینتانە دوو خۆڕاکیشە بەکر عەلیتان شەهید کردیە دەیان کەستان کردیە ئێستا نایکەن بەس ئەو مێژۆتان هەیە هاوڕێیان بۆی زۆر قسە نەکەم بۆی زۆر زۆر قسە نەکەم بچمە سەر هەندێک شتی تالەبانی هاوڕێیان ئێمە لە ناو کەیسە بوونە لە 2000 هاتمە ئێرە ئەساس کۆمە دوو ماجستێر لە تاریخ تووشی خەزرەجی بوو بە شەرەف سودمەم گرت سودمە خەزرەجی گەورەترین قائیدی هەموو سەربازی عێراق بوون هاتە دانیمارک وەڵا شکایەتیان لێکرد و سێ کورد کاکە و جەلات تاڵەبانیە بە شەخصی خۆی تەلەفۆنی مەسوول کۆمیتەکە کردووە بڕوان پێ بکە فەورەن دەتی ئەجە بە وەخت خۆی لێ ئەوروپای هاوڕێیان بۆ زانیاریتان هەر زۆر ئەنتەر بوون پارتیوێچێتی بە شەق لە خەڵکیاندایە بە کەیف خۆیان بڕیاریان دەدا ئەو بڕیاری لە کوردستان هەبوو کەس نەدەوێرە لێرەش قسەیان لەگە بکە 2000 دوایەوە لە کەیسی خەزرەجی لە دەوماندانەوە فێرمانکردن ئێرە ئەوروپایە بە تاڵەبانیشەوە جوابینە فەورەن دەچن لە مەحکەمەی داوایەکەی سەعب دەکەنەوە لەسەر خەزرەجی تەبعەن هەموومان هاتینە پشت ئەو دەنگانە کۆمیتەی داکۆچی لە کۆمیتەی داکۆچی بەرگری لە شتە چیوا بوو لە ئەوەی کەیسی نزار خەزرەجی کۆمیتەی دژ بە دادگای شتە چیوا بوو بە هەر حاڵ ناوەکەن ببینە 6 کەس بوون 6 کەسی زۆر تێکۆشەر بوون جێگای ڕێزە لاپەڕێژی گرنگیان کرد بەس جەری نەبوون لە بەرامبەر تاڵەبانی بەس شکایەتیان کرد پاشە کشیان نەکرد تەسەوڕکەن هاوڕێیان جگەلەوەی ئەوانە سەحبیان نەکردەوە تاڵەبانی بەیاننامەی دەرکرد بە ناوی فواد مەحسومی پارتیش هەردووچیان نامەیان لۆ دادگای بێشەرەفی بێشەرەفانە نامەیان لۆ دادگای دانیمارک نات گوتیانەوە کەسەکی منازڵەکی وەتەنیە ئەوە ڕەش نابتەوە ڕێواز ئەفەندی بە بۆڵە بۆڵ و بە دەرکردنی تو ئەوە نابی ئەوە لە کێ بەریچوانی حزبەکەت سەرکردەکەت کاریزماگەت کێستا باز دەکەم چکەشی کرد نامەیان نات لە ئەوروپا ئەو نامەیە ناخۆت تەئیدە تو مەحکەمە ئەوراقی دەبێ بەڵگەی دەوێت کە ئەو بی تەعەن ئەو داکەیسا 50 ملیۆن ئیرۆی لێ سەرف کرد ئەو دادگای پۆلیسی دانیمارک ئەم بەخۆم یەک لە شایەدەکانیش بوو لێرە پۆلیسی دانیمارکات دوکۆمنتێکی زۆر بە قوتمدانێت کە ئیسپات 100% دەکرد و ئەگەر لەوێ بکرا باید لە دادگای دانیمارک هەر 24 وڵاتی ئەوروپی ئیمزان دەبۆ جینۆساید لەبەرەوەی لە دادگا دەرچوو بەس یەکێتی و ئەو ئەیاد عەلاویە بێشەرەفە لە ڕێسی ئێوە قوتاریان کرد جەلال تاڵەبانی و ئەیاد عەلاوی دڵنیام لەوە هاوڕێیان جگەلەوەی گوتیان ئەمە ئامادەین تاڵەبانی ئەوەندە بێشەرەف بوو بڕوا بکەن ئاخر یەکێک بنەماڵەی قوربانی و ئەنفالبی کورە ئەی هاوار نمونەی جوولەکە باز دەکەن ئەرمەن باز دەکەن بەس ئاوردەوە حزبەکەی خۆت چ دەکا حزبەکەی خۆت چ دەکا تاڵەبانی وتی من ئامادەم بێم شایەدی لە بۆ دادگای دانیمارک بدەم کە خەزرەجی کەسێکی بێتاوانە بڕوان پێ بکەن وتی دێم شایەدی دەدەم هەموو ئەوانەی لە ئەوەیە وتی شایەدی لە خەزرەجی دەدەم تۆ بزانە تۆ بیرکەوە یەکێک
لا جولەکە بێ ئەم شادی دەدەم لە بۆ قائیدەی گەورەی نازیەکە قائیدی ڕئیس وزرای بەریتانیا مەسەن ئیسرائیل بدەم دەچم شادی دەدەم لە بۆ ئەوەی نەکرد ئەوە تاالبانی بپرسن لە 2001 کۆتایی 2001 و سەرەتای 2002 بوشتە شواب لە ڕۆژنامەیەکی کوێتی وتی ئەوانە شکایەتیان لە خەزرەزی کردیە پیاوی باسن ئەو هەموو کەسە تێکۆشەڕی کردە پیاوی باس وتی پیاوی باسن من بەرپرسم لەو شتانە یەکێکەکان ئەگەر غیرەتتان هەیە وەرن لێرە شکایەت لە بکەن بەو بی ئەو مەلەفە بێتەوە گۆڕێ کرانگۆ هەر بەس لەو خەڵکی فەقیر ئازان قانون و ئرهابتان وەرن لەگەر ئێمە لە ئەوروپا ئەو شەڕانە بکەن لە ڕۆژنامەی کوێتی گوتی ئەوانە شکایەتیان لە بەعسێک لە خەزرەزی قارەمان و منازڵ کردیە پیاوی باس هاوڕێیان وەفیق سامەڕایی لە مەحکەمە ئەلان کرا پێشنیازدەری ئەمەلیەی ئەنفال وەفیق سامەڕایی بوو پێشنیازدەر بە سەدامی گوت بە ئەمەلیەی ئەنفال بکەین تاالبانی کردی ڕاوێژکاری خۆی بە ئەنتەریات کردی بە ڕاوێژکاری سەرۆک کۆمار لە سەعسەی کورد سوڵتان هاشم هاوڕیان بڕوا بکەن ئەمن ئەو کات لەناو حرەکەی چاک بووم ڕێکخراوە بوو گەنجە سەر ئەو ئیشانە ئیشمان دەکرد یەکێک لە باڵەهرتن ڕادیکالەکەش بوو تاالبانی لە سوڵتان هاشم ئاوا لە مەتاری سلێمانی هاتە خوارێ وتی لە ئی خەزرەزی بەس دژ بووین بەس سوڵتان هاشم ڕێگریش دەکەین بەدرێ خۆم وتم دینت دەسوستێنین ئەوەندات و باشە یەکێک ئێستا ڕەوەی شتەکان ڕەنگی هەیە هەماوەی فول دەوی دەرێ قادر نادر و قسەی بە تاالبانی دەرێ کاکەزانی چ خەڵکێک ئەوانە ئەو مزریمە گەورانە خەڵکیان ئەنفال کردیە و باب و برای ئێمەیان و گرتیە ئەوە ئێوە چاوتان تاالبانی دەبینی بە چاوتان 1970 ئەو هەموو چیرۆک و مەساتە نبینی کە بداخۆ زۆر بەشتان بنەماڵی ئەنفال و ئەوەنا بەڵام ئەلەوەش ترسلۆ کە من ێستا نمونەی کەس دێنم مەسەن علی کوڕی علی چیمیایی لێرە بانگەوازم کرد یەک پیاو نەبوو بێ لەگەرم بچین لێی بدەین لەمەم کەسم ئەنفال نەکرایە کەسم چیمیا بارانی لێ نەدرایە یەکێتی و پارتی و بنەماڵەی قوربانی بانگەوازم کردیەوە ئێستاش مایە وتم لێرێ تەقریبەن شوێنەکەشم دۆزیەوە کەس نەبوو نا هەموو دەیگۆ بڕۆ لێیدا باشە قەیناکە من دەچم لێی دەدەم و کەستەشی نیشتیمانی بەس ئەو خەڵکەش کە بنەماڵەی قوربانیە کوڕی عەلی حەسەن مەجیدیە بەشدار بە لەو جەریمەیە کە ئێستاکە لە بن دەستی مەسعود بارزانین لە خزمەکانی لە عیزەت دووری لە ئەوانە دێژ ئەمە بەخائین سادەکە لە ڕووی تاریخەوە بەهەرحاڵ بۆەوەی کات نەبەم سوڵتان هاشم کورەبا وەزیر دیفاع بوو منداڵی بە ناوی ئەنفالە تاالبانی ڕێگری کرد دیفاعی لێ کرد هەموو ئەوەی چیان نەکرد بۆیە شکایەتمان لە تاالبانی کرد لە دادگا لەوی لە تارق هاشمیمان کرد و دامانە کەناڵی جەزیرەش بۆ زانیاریتان وامە لە سوید خۆپیشاندانیشمان زڵدی تاالبانی کرد خیانەتی نیشتیمانیە لۆ لێمان گەورە کردمان بە کەیس ئەو کەیسانە خەزرەزی سوڵتان هاشم لە یەکێتی و پارتی بەس بڕوا بکەن لە بۆم نییە پارتی خیانەتی زیاتر دەکات بەس خۆی دەدزیەوە خۆی دێت تاالبانی زۆر بە ئەنتەریات هاتە پێش لە هەموو کەیسانە بەس لەوەی سوڵتان هاشم ئەوەی ئێمە زانیمان باسی کرد قەت تەسەوڕم ناکرد کورد بچی شکایەتم لێ بکە لەسە ئەنفالیش لە کەناڵی جەزیرەی عەرەبی شەمال عەقراوی هەبوو لێوێن دەرەوەتە ڕەنگی لە کنیشم برادرا بڵاوی کردەوە کەرامەتی تاالبانیمان لە میدیا عەرەبی شکان لەسە ئەنفال شکایەتمان نەکرد کوت ناگرێ هەستی ئەو هەموو ملیۆن کوردەی بریندار بکەی چیە وەڵایی ئەوەیە کاکەم علاقاتی لەگە سونەتێک نەچی ئەدی خینی بابوو برای ئەو خەڵکە و ئەو هەموو تاوانە و ئەو هەموو خەڵکەی شەهید بووە یانە توش هەر وایە ئاخلۆ دوو هەڵە بزەیت کە ئاخلۆ دوو هەڵە بزەیت کە تۆ بەس لەو جوملەی یەکێتی و تاالبانی دەناسی چ مارکەکن لەو ما دوای مردنی تاالبانی بسێزدە و چوو ماهر عەبدوڕەشید و چیە وەڵا یەک لەوەکان هاتبوو لە سلێمانی بە تەماو ببینێژن لێمان کردنە هەڵاو جەدایانەوە هاوڕێیان فەتەعبەجی جافە بوو یعنی فەتەعبەجی جاف زۆرتر ئەو سەرۆک جاشەی جافەکان زۆرترین جاش بێن ببوورن زۆرترین خەڵکی ئەنفال ئەو ئەنفالی کرد لە گوندەکەی خڕی کردەوە بۆیە 16 چاق و عەمەلیە ئەنفال لە مانجی دوو دەستی پێ کرد بەس لۆ چاردەی چارداندرا لەبەرەوەی لەو ڕۆژی لە گوندەکەی ئەو زۆرترین کەس تەسلیم کرا تەسلیمی کرد ناوی لە مجرمینی ئەنفالە تاالبانی چوەرەوە پیاونی قسە لەگە بکە
لەو گەرمیانەیدا نابوو لە بەرامبەر ئەو هەموو بنەماڵی قوربانیە ئەو هەموو بنەماڵی قوربانیەی ئەجاوانە مەحموود سەنگاوی و حامیدی ئازی غالب ئابزانمانە هەموو دەچونەکەنی دایانگۆ ئەمە سێجین جیم دەزان سێجیم چیە یعنی جاش جەلالی شتەشکە بوو جاف هەرسە هەمویان کورە هیناویان ئەی هاوار لە بەرامبەر بنەماڵ ئێستان ڕەخنە لە یەکێتی دەگرم لە تاالبانی دەگرم یەکێتی ڕەنگە هەڵا هەڵپەڕی برێ ئەمنی بکەیتەوە ڕستی دەمکوژی پارچە پارچەم دەکە ئێ بەس کاکات و دەلادی ئەو دەنی لە بەرامبەریان دادنەی دیفاعیان لێ دەکەی بەخۆ بە مەسعود بارزەندە یعنی ئەنگۆ هەست پێ دەکەن خەڵکش کەرامەتی هەیە خەڵکش بریندار دەبی بڕوا بکەن هاوڕیان ئەوەشکەی کۆتایی سەرۆک جاشەکان ئەمری گرتنیان دەرچوو جەلال و مەسعود ڕێیان گرت ئەمە لە ناو پرۆسە بوون پرۆسەکەیان پاک خست لیان نەگەڕا لەم بە دادگا وتیان ئەمە عەفومان کرد نابی کەسیان بگیرە حتا ئەو جەلال تاالبانیە لە ڕۆژنامەی ئاوێنە بەداخۆ لینکەی مردیە بەڵام ئەم بەروارەکەم هەیە لەبەرەوەی بەلینکەیتی وتی حکوومەت عێراق چیش هەیە تەدەخل لەو شتەی دەکا ئەی هاوار سەرۆک حکوومەت بوو سەرۆکی کۆمار بوو وتی ڕێدەگریتن لەوەی بە دەیوێ ئەوانە بداتە دادگا مە عەفو عاممان کردینێ بابەت و خۆت وەکو پرۆسەیەش سیاسی عەفو عامت کرد بەس هەرێک لەوانە دەیان هەزار کەسیان هەزاران کەسیان خستە ژێرگەڵ جەرا تاالبانی وەسا یەکە قوباتانێ بکوژی دنیای خرا دەکەن ئاواریە بەڵام کوڕی فەقیر ئەو هەموو ڕۆی کوژرا تەقی سەرتان دێ لەبەرەوەی ئەنگۆ ئەوانەتان پێ بەشەر نییە بەخۆ بە ماڵی بارزانانی گۆ بەس ڕەخنەیەک لەنگۆ بگرین پەل داوێن ئەوانیە ئەوە کفرا ئیهانەی سەرۆک کرا ئیهانەی بارزانی کرا تاالبانی ئێتی با بمە گۆز پێ دەکەن خەڵکی ڕۆحی هەیە جەرجی هەیە خۆشەویستی هەیە مناڵی خۆی خۆش دەوێ یازم تێدەگەن یان نا ئەمە مانانیش حەزمان دەکرد لەگەر باب لە باوەشی بابمان بوونایە ئێستاکە برامان شەهید نەبووە خزممان شەهید نەبووە تەمەنمان نەڕۆشت بە ئەو جاشانەی یەک شەقیان لەدانێ سەر هەمووتان کردە کەڵەگا لەسەر ئەو میلەتە هاوڕێیان بڕوا بکەن ئەو شتانە من کردم تاالبانی دەورەشی زۆر خەتەری دیت هەموو ئەو کەیس مزریمە گەورانە تاالبانی ڕێگری لێ کرد بە پلەی یەک مەسعودی ژەگەری بوو یعنی مەسعود سوڵتان هاشم لەگەردا بوو لە خەزرەجی لەگەڵدا بەس خۆیان نەدەدایە پارت تاالبانی هەر زۆر بێشەرم بوو هەمووانێ لەنا ئەو پرۆسەیە بوون هەمووانێ ناو پرۆسەیە بوون باش لە بیریان چ معانەتێکمان بەدەست تاالبانی بوو بەر لەو ڕۆژانە قسە یەکێکم کرد نامێ ناوی بڵێم بڕوا بکە ئەو فریاد ڕواندزیە کە مەسئولی ڕاگەاندنیان بۆ ئەوەیان ئیتحاد لای برادێک بازی کرد وتبی هەموو سبێناکە هەستا ڕحمان ناو دەست بۆ تاالبانی چ غەڵەتەشکەی کردیە هەتا لۆی چاک بکەینەوە کاکە هەر نەدەگەڕاوە نایە ئەنی ئەتو بیر بکەوە دادگای دانی مارک بێ شکایەت لەسەر خەزرەجی بکە هەژنۆ وڵاتیان کرد هاتنە وڵات یەک لەوانە سوید لەگەر من و کاک سەرکەش عەبدولکەریمیش دانیشت هێدە وڵات بە وڵات دەگەڕانەوەی کەیسی جینۆساید ئەنفال بە جینۆساید بناسێنن دوکۆمنتێکی زۆر گەوریان کردو تاالبانیە دێم دێم شادی دەدەم ئەوە منازڵ بوو هیچ شەرمی نەبوو نا دوایە گوتیوانە بەعسینە نامەی نارد وتی بەخۆم دێمە دانی مارک شادی لە بۆ دەدەم ئەی هاوار ئەوە بە چ ڕەش دەبتەوە ڕێواز ئەفەندی کورێ وەڵڵا خۆت بکێ پاقلەش ڕەش نابتەوە شەرم لە خۆتان بکەن مێژوەشی ڕەشە بە خۆت و بەعز بکەت قسەی کۆتاییشم بێمە سەر ئەوەی ئەو منانم لە هەندێک ئەوە مێژوو هێز نییە تازە بیگەڕێنتەوە ئێوەش کە ئەو بەڵتەچێ تێ دەکەن هەمووی تۆمار دەکرێت لە سەردەمێک دەژی ناوڕێیان ئێمە سەردەمی دیگیتاڵە سەردەمی نووسراوە سەردەمی شێخ مەحموود و مەلا مستەفا و ئەوانەش بما بە ئەو دیگیتاڵ هەبووە دەیان تاوان دەنووسرا ئەو باوکەتان مرد یعنی چەندی کەمان دەگرێن دەکوژن ئەو حرەکە ڕاوەستا چەندی کە دەخەنە زیندان کەم تا کرد ڕاوەستا خراپتر بوو تونتر دەبوو من ئەوە دەڵێم ینی بەجددی ئەزیەتمان دەدەن دەهەندە ئەمەش دەتوانین ئەزیەتتان بدەین قەدوە تێنەگەن ها ئەو باوکەتان مرد ببن بە ئەنتەر دەزانم ئەرێ وەڵا دەتوانن بێن لەو ئەوروپایی لەم نیش بدەن لە چار دەور و بەرمامدەن ئیهانەیان بکەن شتمان لە بۆ دروستکەن بەس ئەمە شتمان پێ دەکری و تێمەکەن وەکو ئێستا ئەو شێوانوان گیرا بەس دوو بەقەدەر ئەو گیرانەی پارتی و مەسرور بارزانی ئیفلاس پێکردیان نا ناوەندەکی جیهانی مای ئیدانەی ئەو هەوڵمەکە حکوومەتێک چ وێنەیەکمان دروست کرد
پێمان دەکرێت ئەوە تاالبانی وەخت خۆی کرد لە هەمووی ڕوسوامان دەکرد ئەوە بۆت کردمانە تاریخ داشت فەوتا بەس ئەوانەمان هەموو کردە کەیس و ئەوە بوو هاوڕێیان من نامەوێت زیاتر وەختان بگرم هەر ئەوەندەیە دەڵێم وەڵڵای یەکێکەکان ئینسان شەرم دەکاتن کە ئاوادنیان گۆم دیت لە ڤیددیۆ خۆ هزمی سەر ژنەشی دەکرد کوڕێ بابا شەرم لە خۆتان بکەن لە بەرام شیژنی دەبینن لەوەرە مێردەکەتان شەهید کرد بێ شەڕەفینە مێردتان شەهید کرد بە ڕۆژ ناگە و عایلە هەژارە لەبەر چاویداچی کاوەتان شەهید کرد ئێستا دێن هێرشەکەنە سەرەوەی چیشی گۆدیا تارق ڕەمەزان ئێکورە بابە دار و بەردووی گوتیە شیرینوە نەرێ ملیۆن شیرنیت کەوە دەرێ ها ئەوە تاریخ تۆمار کرا تارق ڕەمەزان شانازی جۆسچێدا بۆ مەخت خۆی بە بەڵگە بڕاوم کردەوە شاناز ئەفەندی منەزری ئازادکردنی تارق ڕەمەزان بۆ ئەم بە دکومنت هەموو بڵاو کردەوە نامەی کوڕەکەی تارق ڕەمەزان کە چۆن شاناز ئەفەندی لە لەندەنڕا پەیوەندی بە بەغدا کردی بە تاڵەبانی کردیە کاتێک خۆش دنیایەک ڕێز چی دەگەن کۆتاییتانە ئیفلاسیە و زەمانێک دەژین هاوڕیان بەڕاستی حاڵەتەشی زۆر سەیرە زۆر سەیرە بەڵتەچێتی ئەرهاب هیچیان نەما پارتیەکێتی بەس مایە لە خەڵک بدەن هەرشە دەکەن دەگرن نە حکوومەتما ئەو کوردستان نە پەرلەمانما یعنی تو بزانە لە ناو پەرلەمان ئەوە لەو ئەو پێشش مانگە لە دوسێ پەرلەمان تار بدرێ یعنی ئەر پارتی ئەگەر دوێنە پارتی دەکرد ئەوەی چێتیش کردی یعنی چ ئەو هێرشکردنەوە دە بە ئاوێشتن و چ ئازایەتێکە هێرشتا کردێ لێی بدەن لێ بدەن ئەی داوە شەی زەلام لە ژن بدەی لە بەتا کەیەجێ دەگەن ئەمان گۆماندی لەو هەولێرەی لەسەر یەک کادیرتان غیرەتتان هەبوو لەسەر ئەو ئاواندامانەتان تیرۆر دەکرێ گورە بڕۆ ئێستاش بگەڕندایان کادیر چەندین کادیرتان لە ژۆرەیە هەر لە بەلاش تشقەڵی پێدەگا غیرەتتانیان برێ لەل دیاوەشی ئەوەی ئەو کابرای فلیمتان پێدەردەکەن